سێ دوورکەوتنەی کۆمەڵایەتی یعنی ئەبێ ئێمە لێمە هەلێکێ لا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا فەرمانگەی تەندروستی کەرکوک ڕایگەیاند 15 کەس کە بەهۆی گومان لە ڤایرۆسی کۆرۆنا کەرینتە کرابوون ئەنجامی پشكنینەکانیان نێگەتیڤ بووە و نێردران بۆ ماڵەوە. ئەوڕۆ ینی خەبەرێکی خۆشە بۆ خەڵکی کەرکوک و بۆ خانەدەوادەی نەخۆشەکان و بۆ ئێمەش. 15 کەس لەوانەی کە لە کەرنتین کراون ئەوڕۆ کەرنتینەکە جێهێلن لەبەر ئەوەی 14 ڕۆژیان لەژێر چاودێری تەندروستی تەواو کرد بەبێ ئەوەی نیشانەی نەخۆشەکە لەسەریان دەرکەوێت. ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرە. ئەندامێکی لیژنەی شانەی قەیرانەکان لە پەرێزگای کەرکوک ڕایگەیاند. پێویستە هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکانی تەندروستی کەرکوک و ڕێنمایەکانی قەدەغەکردنی هاتوچۆ بن لە پێناو بەرژەوەندی گشتی. لەم شاشە جوانەی ئێوە داوا ئەکەین لە خەڵکی پابەندی بڕیارەکان بن لە ماڵەوە دەرنەچن دەستنە دەرەوە کۆمەڵ و کۆبوونەوە نەکەن ئەمە باشترین بڕیار و باشترین خۆپاراست لەم نەخۆشیە داواکارین لە هاوڵاتیانی کەرکوک تکایان لێ ئەەکەین تکاتان لێ ئەەکەین پابەندی بڕیارەکان بن دوایی ئەم نەخۆشیە لەسەر ئاستی هەموو جیانە بۆ ئەوەی بۆ ماڵ و کەسوکاریان بپارێزن لەم نەخۆشیە. لە ئێستادا لە پارێزگای کەرکوک تەنها یەک حاڵەتی توشبوو بە ڤایرۆسی کۆرۆنا بوونی هەیە و بە پێی وتەی بەڕێوەبەری بەشی فەرمانگەی تەندروستی کەرکوک لە ئێستادا پشكنین بۆ ئەو توشبۆش کراوە و ئەگەری ئەوە هەیە ئەویش چاک بوو بێتەوە و بنێردرێت بۆ ماڵەوە. خەبات نەجمەدین گەلی کوردستان کەرکوک.